عمەری کوڕی خەتاب هەرێکیان تەوافەکات کەمیش هەبووە خەڵکێک بە دوایەوە نەبێ پیا بێ دوایەکە بزانێ عمەری کوڕی خەتاب چی ئەفەرمێ لە کاتی تەوافەکەیە کە سەیرەکات پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە بینی هەردوو ڕوکنەکەیە کە پێوتری حەجەری ئەسود و ڕوکنی یەمانی فەرمیەتی ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار عمەری کوڕی خەتاب حەودانە شەوت ئەگەڕێ ئەڵێ ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة دوعاکە ناگۆڕێ هەی لەوە من دوای عمەر کەوتم شتێکی تازەی لێوە فێر بووم هەر ئەمەی وت بۆیە دانەیەکی تریان دوای عەبدوڕەحمانی کوڕی عەوفەکە بزانێ عەبدوڕەحمانی کوڕی عەوف کە ئەمانە سەحابەی نزیکی پێغەمبەری خوا بوون صلی الله علیه وسلم ئەم چییە فەرمێ کابرا دوایە کەوێ لە پاڵیا خۆیە کاتە ڕەفیقی بزانێت عەبدوڕەحمان چییە فەرمێ ئەمیش لە پاڵیا ئامین کە عەبدوڕەحمان یەکێ لە گەورەترین تاجیرەکان بووە حەودانە شەوت ئەفەرمێ ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة قسە ناگۆڕێ لەم سەر بۆ ئەو سەر حەودانە شەو تۆ بەس بڵی ربنا آتنا في الدنيا حسنة کابرا پێ ئەڵێ عەبدوڕەحمان من دوا کۆتم شتێکە لێوە فێر بم کەچی تۆ هەر حەوشوتەکە بەس ئەم دوعایە و کرد ئەڵێ ئینجا خێر لەم دوعایە زیاتر چی هەیە چیتر هەیە بیڵێم ئەمە هەموو کۆکراوەی دوعاکانە هیچی تیان نەهێشتووەتەوە خۆشەویستەکانم ئەم دوعایە ئەوەی کە تۆ مێشکت بۆی نەچێ لە ژیانی تۆیە تایەتی بەبێ ئەوەی کە خۆت وردەکارێکەی بزانیت